ئەم کوتیە شیرە چەند دیاتە سەر؟ ئەو کوتیا تقریبا 1250 نایاتە سەر. پێشتر بە چەندی بوو؟ بە 8750 ئێستا بووتە 10000. زۆر باشە. گرانبوونی نرخی کاڵاکان کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەر هاوڵاتی و موچەخۆر کە بە جۆرێک دۆخی گوزەرانی موچەخۆران و هاوڵاتیان وای کردووە کە توانای کڕین لە بازاڕەکاندا زۆر سز بێتەوە. دەست بۆ هەر کاڵایەک دەبەی 120 بۆ 25 زیادی کردووە. کەلوپەلەکان لە بچووکەوە تا گەورە بە ڕێژەی جیاواز نرخیان گرام بووە. هێزی کڕین لاواز بووە و فرۆشارانیش دەڵێن بازاڕەکە 150 سز بووە. ئەشاشە زۆر گرام بووە، خەڵک بەڕاستی پێ ناکرێت دەبە دۆلاری وەکو جاران نەمازاران کە دەهات لە بازار شتی زۆر دەکڕیان بەقەدر ئیمکان دەکرد، بەڵام ئێستا هەر پێ ناکرێت چونکە ئەشایەکە بێحەد گرامە بەڕاستی. بەکاربەر بەقەدەر بەڕەکەی پێڕادەکێشێت و دەستی بە گیرفانیشیەوە گرتووە. کەلوپەلەکان بەگشتی گران بوونە. دۆخی کرێکاران ئەستەم بووە و بە نرخی جاران کرێوە دەگرن. شۆفێرانی تاکسیش دەڵێن هاوڵاتیان مامەڵە لەسەر 250 دینار دەکەن. نەفەریەتە لات بۆ شوێنێکی دوورە ڕۆی خۆی حەقی 4,000 3,000 سێ بکە مەسەلەنێکی بۆ هەولێری نوێ 4,000 3,000 سێ بکەن خوا قوبڵ ناکە بەڕاستی. یعنی ئەوەی ئیشی تەکسیکەوە ئیستیغلال دەکە. ئیستیغلالەکەی ئەوەیە کە بە کەمی ڕۆی ئێستا هەموو شتێک گران بووە لە بازار ئەی بەیانی تەکسیش ئاواکە دائەبەسێ کە بەنزینیش گران بووە. سڵاوتان لێبێت دۆلارە بۆ بە چەندە؟ دۆلارە و ڕۆیستا عالیان بە 145 و 145 و 600 ئەی دوێنێ بە چەند بوو؟ دوێنێ بە 145 و 800 ینی گەمە دەکا ڕۆژانە جێگیر نییە. تقریبا لەوەتی دوو ڕۆژە دەستی بە گەمەکردنێ کردەوە باسان. هێشتا مامەڵەکارانی دراو لە بازاڕەکانی هەرێمی کوردستان هیوایەکیان هەیە کە پەرلەمانی عێراق دەستکاری بەهای دینار بکات، بەڵام بەشێکی زۆریشان بێهیوانەوەی کە تازە کار لە کاترازاوە و نرخ دەستکاری ناکرێت. دۆلارەکە هۆکاری سەرەکی گرانیە، دینار بەهاکەی 122 لە دەستداوە. مامەڵەکارانی دراو بەردەوامن لە گۆڕینەوەی دۆلار بەرامبەر دینار. ئەو بازارە بردبینیەی تێدا على ساس دەستکاری کە پەرلەمانی عێراق بەس احتیمالی وای نییە دەستکاری کرێ بەیزنەوەی فترێک لەوەی پێشتر متمەئینە بوو ئایەدا دەبەزی هەر دەستینە ئەکە تەواو سابت بوو عالەم دەستی بە هیچ کردەوە ینی کردو فرۆشتی دۆلاری زۆرە. بە جۆرەی راپۆرتێکی دەستەی ئاماری کوردستان ڕێژەی هەڵاوسان لە مانجی 12 2020 بەراورد بە مانجی 11 4.2 بەرز بۆتەوە. بەهۆی بەرزبوونەوەی بەهای دۆلاریش لەو 12 بەشەی نرخیان لێوەرگیراوە 10 بەشیان نرخیان بەرز بووە. هێمن هەینی کوردستان 24 هەولێر.